يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز و خۆشەویست، مرۆڤ خوای پەروەردگار وا دروستی کردووە هەمیشە حەزی لە ڕووناکیە. کاتێک کەوا تووشی تاریکی دەبێ هەز بە دڵتەنگی دەکا. و لە فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم هاتووە کاتێک کەوا چراکەی ماڵی خاتو عایشە کوژایەوە، سەروەرمان صلی الله عليه وسلم فەرمووی ئینا لله و ئینا ئیلەیه ڕاجعون. ئەمەش موسیبەتێک و دڵتەنگیەکە بەسەر ئینساندا دێ. بۆیە ئینسان تووشی تاریکێک دەبێت لە ڕووی مادیەوە کە تۆ کارەبار لێ دەکوژێتەوە، ئەگەر چەند دقەیەکیش بێ هەز بە ناڕەحەتیەک دەکەیت، چونکە سروشتی ئینسان وایە حەزی بە ڕووناکیە و لەگەڵ تاریکیدا ئاشنا نییە. هەروەها تاریکێکمان هەیە معنەویە، کاتێک کە تۆ هەواڵێکی ناخۆش دەبیستی، کاتێک کارەساتێک ڕوودەدا، کاتێک خەبەرێکی تووپڕی ناڕەحەتت پێدەگا، کاتە دەنگ و باسێکی خۆش لە تیڤیەکانەوە بڵاو نابێتەوە، هەمووی هەر ناڕەحەتی و مەینەتە، هەز دەکەی بەرچاوت لێڵ دەبێ، بەرچاوت تاریک دەبێ. لە هەمان کاتیشا کاتێکی ئینسان لە تاریکایی غەم و پەژارەدایە بە قسەیەکی خۆش خەمەکەی دەڕێوێتەوە، موژدەیەکی خۆشی پێدەدرێ، ئاسۆیەکی ڕوونی لەبەردەما دەکرێتەوە، ئالەم کاتەدا ئینسان هەز دەکا دڵ و دەروون و بەرچاوی ڕووناک بۆەوە. جا خوای پەروەردگار بۆ ڕووناکردنەوەی سەر زەوی تیشکی خۆری داناوە، مانگ و ئەستێرەکانی داناوە. بۆ ڕووناکردنەوەی دڵ و دەروون و ناخیشمان قورئانی پیرۆزی داناوە، لەگەڵیش عەقڵ و زانست کە شەرحی قورئان دەکا و ئینسان بەهۆی عەقڵ و زانستەوە لە مانا جوانەکانی قورئان تێدەگا. لە سوورەتی ئەننوڕدا دەچینە خزمەت ئەم دوو سێ ئایەتە کە خوای پەروەردگار باسی نور و ڕۆشناییمان بۆ دەکا. ئەی ئینسان وەکو بە عەوداڵی کارەبای و بەبێی ناڕەحەت دەبی و بە دوو ڕووناکیدا دەگەڕێی، لە ڕۆژە ئەبێ خەمی ئەوەت هەبێ کارەباکەت لە شەوە مەزبوط بێ، ئەبێ خەمی ئەوەشت هەبێ دڵ و دەروونت ڕووناک بێ. خوا لە قورئانە دەفەرمێ فی بیوت ئەذن الله ئەن ترفع ويذكر فيها اسمه يسبح له فيها بالغدو والآصال. لەناو کۆمەڵک ماڵی تایبەتی خۆیدا پەروەردگار ئیزنی داوە. ئەم ئایەتە قورئانیە پێمان دەڵێ وشەی بەیت، وشەی ماڵ شتێکی پیرۆزە. هەموو مرۆڤێک حەز دەکات ماڵێکی سەر بەخۆی خۆی هەبێت کە تۆ لە ماڵی خۆت هەڵقەندرا و چووە ناو عامەی خەڵک پێت دەڵێن ئینسانێکی ئاوارەی، لە ناو بازاڕە ناتوانی بخەوی ئەگەر چەند بازاڕەکەش کراوە خۆش بێ، ئەبێ هەر بگەڕێیتەوە بۆ ماڵە تایبەتەکەی خۆت. لە ناو ماڵەکەی خۆشتدا ئینسان ئەگەر هەبوو بێ، چاکتر وایە هەر کەس ژووری نووستنی تایبەت بە خۆی هەبێ، شوێنی ئیستراحەتی خۆی هەبێ. لە ناو ماڵەکەتدا ئەم بەیتە، ئەم خانووە، ئەم ژووری نووستنە پێویستە. ئەگە هاتی شێدەرەوە ئەبێ شوێنێکی شەبێ، ماڵێکی شەبێ کە ئاسوودەی دڵ و دەرونی تێدا بسرەوێ. چونکە جاری وایە تۆ لە ماڵەکەی خۆتدا خانووەکەت چەند قاتە، هیچ عیبی نییە کەچی دڵت ئیستراحەت نییە. ئەی لە کوێ ئیستراحەتی دەروون دەستکەوێ؟ خوا دەفەرمێ فی بیوت ئەذن الله، لەناو خۆمەڵە خانوویەکە کە مزگەوتەکان و ماڵی خوان پەروەردگار ئیزنی داوە چی بکرێ؟ ئەن ترفع، ئەبێ ئەو ماڵانەی خوا بەرز و بڵند کرێن. کەواتە مزگەوت بە نەسی قورئان ئەبێ بینایەکەی تابڵی جوان بێ، جوانترین بینای شار بێ، گەڕەک بڕازێنێتەوە. بۆیە عولەمای قەدیمی ئێمە، زانایانی کوردی ئێمە و جیهانی ئیسلام منارەیان بۆ مزگەوت داناوە. منارە ڕەمزی بڵندیە، واتە شوێنێکە دیاری دەکرێت ئەم مزگەوتە بەرزە، چاولێ منارەکەی چەند بەرزە. منارەش لە منەوەرەوە هاتووە، واتە لە نور و بەرەکەت بەسەر ئەو شوێنەیە دەبارێت لە مناری مزگەوتەوە بەویستی خوای پەروەردگار. ئەبێ ئەو مزگەوتە بەرز ڕاگیرێ، بۆنی خۆش بێ، نابێت لە مزگەوتە سیر و پیاز و بۆنی گۆرەوی و ئەوانە بێ. حتا لە تەفسیری قورئانە دەفەرمێ نابێت لە دەوروبەری مزگەوتە دوکانێک هەبێ کە دیمەنی ناشرین بێ، وەکو دوکانی ڕۆنگۆڕی ئەوانە کە پیشەیەکی پێویستە، بەڵام نابێت بە حەوشەی مزگەوتەوە بێ. نابێت دوکانێک بازارێک هەبێ کە بۆنی ناخۆشی بەسەر حەوشەی مزگەوتەکەشا بێ و موسڵمانان ناڕەحەت کە مزگەوت زۆر لەوە بەرزترە.
نابێت لە مزگەوتە حدودی شەرعی جێبەجێ بکرێت دەستی دەست بپڕدرێت جەڵدە لە زیناکار بدرێت ئەگە حکمی شەرعی شەبێت نابێت ئەمە لە مزگەوتا بکرێت مزگەوت لەوەش بەرزترە يعني علماء دفرمون أذن الله أن ترفع فيها الحاجات إلى رب الأرض والسماوات خوارێگەی داوە پێویستیەکانی خۆت بەرە لەناو مزگەوتە پێشکەش بە خالقی ئەرز و ئاسمانی کە ئەگەر دڵت تەنگ بوو لە ماڵە وەرە خۆت بخە ماڵەکەی خواوە بڵێ پەروەردگارە هانام بۆ هێنای هاتمە ماڵەکەت خۆم خستە ماڵەکەتەوە دەرگای ڕەحمەتی خۆتم لێ بکەوە ئەمجا ئیشی مزگەوت چییە ويذكر فيها اسمه دەبێ باسی ناوی خوا بۆ خەڵک بکرێت لە مزگەوتە ئیشی ئەساسی مزگەوت ئەوەیە کە نوێژ و عیبادەتی تێدا دەکرێت خوتبە و مەوعیزەشی باسی ناسینی پەروەردگار بێ بۆ خەڵک ناسینی خوا بەڵگەی بۆ پێندرێتەوە بە بەڵگەی عەقڵی و عیلمی کە خوای گەورە چەند بەدەسەڵاتە ئیلحاد بڕەوێندرێتەوە ملحید بەڕێزان هەر ئەو کەسە نییە کە دەڵێ خوا نییە ئیلحادێکمان هەیە ئیلحادی زاتە نەعوذ بالله کەسێک ئەوەندە کەم عەقڵ بێ ئینکاری بوونی ئەڵڵا بکا بڵێ خوایە وجودی نییە دووەمیان ئینکاری ئیلحادی ئەسماءمان هەیە کەسێک دەڵێ ئەڵڵا هەیە بەڵام بۆ نمونە دەڵێ بۆ ئەو خەڵکە برسیە وە خەتای خوایە نەعوذ بالله بۆ ئەو کار بەدەستە زاڵمانە لە ناو ناچن ئەو بۆ خوا لە ناویان نابا ڕەخنە لە کاری خوا دەگرێت دەڵێ خوا هەیە بەڵام ڕەخنە لە کاری خوا دەگرێت نازانێ خوا الرحمن الرحیمە العدلە الحەکیمە الغفورة الودودة بأسماء وصفاتی نایناسی ئەوەش هەر ملحیدە وەکو شەیطان کە سوێندی لە خوا دەگوت فەبیعیزەتی کە خوایە بە گەورەی تۆ سوێن دەخۆم بەڵام ڕەخنەشی لە کاری خوا دەگرت بۆ ئادەم لە من بەڕێزترە کەواتە ئینسانێک دەبینی لەسەر تەلەڤیزۆنەکانەوە لە گۆڤار و ڕۆژنامەکانەوە دەڵێ خوا هەیە بەڵام ڕەخنە لە کاری خوا دەگرێت ئەوەش هەر ملحیدە ئەبێت لە مزگەوتە ئەمە بۆ خەڵک ڕوون بکرێتەوە ئەڵڵای ئێمە چەند بە بەزەییە چەند لێخۆش بووە چەند کاربەجێیە بە بەڵگەی عەقڵی و عیلمی ئەمە ئیشی مزگەوتە ئەمجل يذكر لەگەڵ يسبح بۆ ئەم دوو شەیە هاتووە يذكر يعني إثبات صفة الكمال دەڵێ خوای گەورە ستەم ناکە ئەبێ يسبح شەبێ يعني نفي صفة النقص خوا کەستەم لە هیچ بەندەیەکی ناکە هی لاوازی نییە هەستەم ناکە لاوازە بەڵام نە خوای گەورە العەدلیشە لە دادپەروەری خۆیەوەیەتی کەستەم لە هیچ بەندەیەکی ناکە ئەمانە يذكر فيها اسمه يسبح له فيها بالغدو والآصال تسبيحات خوادكن نويج بو خوادكن لبيانيان وإيواران دا زاناني تفسير واتل همو روجا ذكر تسبيحات خوادكن وبيانس فرزي دي خوادكن هندك يجد فرمون ما بس لنويجي بياني ولنويجي عسرا أمدو كاتد زور آقال بمسلماني بريز پیغمبری خوا صلی الله علیه و سلم لە صحیح بخاری دا بەژمارە فرمودەی 574 و لە صحیح مسلمە بەژمارە فرمودەی 635 هاتووە کە دەفەرمێن من صلى البردين دخل الجنة هەر کەسێ نوێژی بەیانیان بکاو هەر کەسێ نوێژی عەسر نەچوێنێ و ئاگای لێ بێت دەچێتە بەهەشتەوە ئەم دوو نوێژە زۆر ئاگای لێ بێ لەم دوو وەختەدا ذکری خوا و دوعا و تەسبیحات زۆر گرنگە کە نوێژی بەیانیت کرد مزگەوت بەجێ مەهێڵە بەرماڵەکەی ماڵەوەت بەجێ مەهێڵە خوشکی بەڕێزم برای باشم هەند ذکر و ئەورادی تایبەتی بەیانیان هەیە بیخوێنە ئەمجا بخەوەوە یان بچۆ بەسەر ئیش عەسرانیشت ئاگا لێ بێ نوێژی عەسریش لە نوێژی بەیانی گەورەترە خەڵک وا دەزانێت نوێژی بەیانی گەورەترە بەڵام نەخێر لە شەرعا نوێژی عەسر لە نوێژی بەیانیش گەورەترە لای خوا سەلاتی وستایە نوێژی عەسر شەیطان وریانەوی پێت دەچوێنێ لە بینی نیوە ڕۆ مەغریبە ئاگادار بە لەو کاتانەدا ئەم ئینسانانە کە ئەهلی مزگەوتن ئاگایان لە نوێژی بەیانی و عەسرە رجال لا تلهيهم تجارة ولا بيع عن ذكر الله وإقام الصلاة وإيتاء الزكاة پیاوانێکی مرد هەن جاوشەی ریجال لە قورئانە بە معنای نێرینە نییە ریجال واتە ئینسانی مرد ژنیش دەگرێتەوە مرد چییە بەڕێزان ئەها زۆر کەس لە کوردەواری دەڵێن مەردی خوایە یان مەردی خوابە مەردی خوا بە کوردی خۆمان ئەو کەسەیە کە تیجارەت دەکا ئەهلی بازرگانیە پیاوێکی کاسبە وریایە دەکڕێت دەفرۆشێ جاخوا باسی بەیعی کرد چونکە شیڕا کڕینیشی تێدایە ئینسان بە کڕی بە فرۆشتن دڵخۆش ناڕەحەت دەبێت بەڵام مزگەوتی لەبیر ناچێتەوە یان وەکو تەنتاوی جەوهەری دەفەرمێت تیجارەتون لە دەرەوە بەڵام بەیع لە حەضەرە لە ماڵەوە ئەمانە بازرگانی دەکەن ئینسانێکن کاسابەت دەکەن بێکار نین بێ ئیژ نین
چونکە قورئان نافەرمێت لا یەبیعون ولا یەشتەڕون نەدەکڕن و نەدەفرۆشن یعنی ئینسانی بێکار نابێتە مزگەوت مزگەوت شوێنی بێکاران نییە پیاوی مەردی خوا کە خوا مەدحی دەکا ئەو کەسەیە بازرگانە کەسابەت دەکا مەشغوڵە بە پارە پەیداکردنەوە بەڵام سێشتی هەیە یەکەمیان خوای لەبیر نەچۆتەوە ذیکری الله حەڵاڵ و حەرام دەزانێت ناڵە پارە هەرچۆن پەیدایکەی نەخێر دەزانێت حەڵاڵ هەیە و حەرام هەیە ویژدان هەیە و بێویژدانی هەیە ڕاستی هەیە و درۆ هەیە دەستبڕین هەیە و یارمەتیدان لە کەسابەتە هەیە ئەم دوانە لێک دەکاتەوە نوێژەکانی نافەوتێنێ وەختی نوێژ و جومعە و جەماعەت بە قوربانی کەسابەتەکەی ناکە سێمیان زەکاتی ماڵی خوا دەدا نەک هەر بۆ نوێژ تێدا بێ بۆ زەکات و بەخشینی پارەش تێدایە ئەو کەسانی کە خوای گەورە ماڵ و سەروەتی داونێ حتا زۆرت هەبێ مبارەکت بێ ئیسلامی ئێمە لەگەڵ هەژاریدا نییە خەڵک هەژار بێ نەخێر مەردی خوا ئەو کەسەیە پارەی چاکی هەیە دەوڵەمەندی چاکە بەڵام حەڵاڵ و حەرام دەناسێ بەڵام بە ویژدانە بەڵام نوێژ نافەوتێنێ جومعە نافەوتێنێ لە هەر وڵاتێکی دنیادا مزگەوت هەیە و جومعەکەی خۆی دەکا نوێژەکانی خۆی دەکا لە بازرگانیدا با لە وڵاتی سین و یابان و ئەمریکاش بێ هەروەها زەکاتی ماڵی خۆی دەدا جا زەکات ئەرەوە نییە لە 40 دەفتەرە دەفتەرێک زایەکەی تۆ ئەگە خوای گەورە 100 دەفتەری دایتێدە 5 دەفتەر زایە بکە خێر و سەدەقەکەت با بۆ قیامەتت هەبێ با مەردی خوابی بۆچی یەخافون یوما تتقلب فیه القلوب والأبصار ئەو ڕۆژیان لە یادە کە ئینسانەکان دڵ دەلەرزێت چاو ئەبڵەق دەبێت لە مەیدانی مەحشەرە خوای حساب و کتابم بگاتە کوێ ليجزيهم الله أحسن ما عملوا ويزيدهم من فضله ئەم لامەیان لامی تعلیلە یعنی بۆ ئەوەی کەوا بگەن بە پاداشتی هەرە چاکە لەلایەن خواوە یان لامی عاقبەتە یعنی عاقبەتی هەر کەسێک کە ئاوا خوا بناسێت دنیاشی هەبێ و قیامەتیشی هەبێ بازار و مزگەوت بەیەکەوە گرێدا خوا دەفەرمێ باشترین پاداشتی دەدەینەوە بۆیە لە دوعاکانە بڵین اللهم عاملنا بالفضل لا بالعدل وبالإحسان لا بالميزان خوایە پا کردەوەمان لەگەڵا بکە عملی خۆتمان لەگەڵا بکە بە فەزلی خۆت نەک بە عەدلی خۆت بە چاکەی خۆت نەک بە میزانی کردەوەکانی خۆمان عولەمانی شەرع دەفەرمون ئینسان لە ڕۆژی مردنیە کە دەگاتە سەرەمەرگ عەرەقێک دەکەوێتە سەر نێوچاوانی ئەو عەرەقە نیشانەی عاقبەت خێری ئینسانە لەلای هەر کەسێک بووی لە کاتی مردن و ڕوح دەرچوونیە عەرەقێک کەوتە سەر نێوچاوانی عاقبەت بەخێریە ئەوە عەرەقی حەیاءە زانایانی تەفسیر دەفەرمون لەو وەختەیە ئینسان کارتێکی نیشان دەدرێ وێنەیەک دەڵێن ئەمە شوێنی تۆیە لە بەهەشتا خوایە بەنسیبمان کەی و لەو کەسانە بین کە سیر دەکەی خوایە جا من چەند نوێژێکم کردووە چەند ڕەمەزانێک ڕۆژم گرتووە ئەم عیبادەتە کەمەی کە دەترسام عاقبەتم شەڕ بێ و جێگەم جەهەنەم بێ خوایە تۆ بە لوتفی خۆت ئەم کۆشکانەی باشتت بۆ دیاری کردوم لەو کاتەیە حیا دەکەی شەرم دەکەی لە خۆ و عەرەق دەکەوێتە سەر نێوچاوانت ها چۆن ئینسان لە دنیادا شەرم لە بەڕێزێک دەکەی عەرەق دەکەیتەوە شەرم لە خوای خۆت دەکەی کە ئەو شوێنە خۆشەی خۆت لە باشدا دەبینی ئەم جا دڵت ئیستراحەت دەکا و ڕوحەکەت بە ئاسانی دەرەچێ ئەوە پاداشتی ئەو کەسانەیە کە لە دنیادا ئەهلی کار و کەسابەت و پارە پەیداکردن بوون مەردی بازار بوون ئەهلی مزگەوت و خێر و خێراتیش بوون ئەو کەسانی کە ماڵی دنیاتان زۆر هەیە والله بەجێی دێڵی حەیفە ئاوا قیامەتی خۆتی پێ ئاوادان نەکەیتەوە بەڵام والذين كفروا أعمالهم كسراب بقيعة يحسبه الظمآن ماء حتى إذا جاءه لم يجده شيئا ووجد الله عنده فوفاه حسابه والله سريع الحساب ئەو کەسانش کە کافرن کردەوەکانیان وەکو تراویلکەی بیابان وایە سەراب بەڕێزان هەمومان ئێستا بەس بیابانمان نەبینی ویان نەچوینە عەرەبستان لە بیابان و لە دەشتی چۆڵیدا کە بیابانێکی فراوانە لە ڕێی قاعیدەی فیزیاییەوە کە لە نیوەڕوانە تیشکی خۆر دەدا لەو لمە سوورە یەکسەر وا دەزانی ئاوە گۆمە ئاو دروست بووە بەڵام وان نییە ئێستا بە چاوی خۆتان هەمومان بینیومانە ئەگەر جادەیەکی دووسایدی تەخت هەبێ و فراوان بێ جادەکە پێچوو کەمی ئەوەی تێدا بێ ئەها لە کاتی نیوەڕوانە کە سایق سارە لێ دەخڕن لە دوورەوە دەزانی گۆمە ئاو و جادەکە ئاوی لەسەرە هەتا دەیگەیە سەیرەکەی هیچ نییە ئەوە تراویلکەیە ئەوە سەرابە کە ئینسانی تینوو جگەری تینووە ئەوە دەبینێت خەی ئەوە ئاوە ئێستا دەچم تێراو دەبم وەختی دەگاتە ئەو شوێنە هیچ نییە دەڕواتە ئەولادر هیچ نییە ئەوە سەرابە ئینسانی کافر لە قیامەتە کاتێک کە دەگاتەوە حزوری خوا
زۆری کردەوەی باش کردووە بەڵام بڕوای بەخوا نەبووە بڕوای بە پاداشتی قیامەت و بەهەژ نەبووە وەک تراویلکە وایە هیچی لای خوا بۆ نەنووسراوە وتاری ئەم جومعەیەمان باسی ئەم تراویلکانەیە هەمومان تینوین بۆ کۆمەڵە شت بەڵام ئاگال لێبێ ئاوی زوڵاڵ و تراویلکە لێ تێکەڵاو نەبێ ئەمە قسەکەمانە لە ژێر تیشکی ئەم ئاەتی قورئاندا لەگەڵ ئێستادا من قسە بۆ جەنابتان دەکەم یەکەم شتێک کە ئینسان بە ئاوی دەزانێ بەڵام تراویلکەی بیابانە هەر چاوت خەڵەتاوە ئەو کەسانن کە پەنا بەخوا کار و کردەوەیان خالیس بۆ خوا نییە ئیشەکانیان جوانە لە دنیادا بەڵام نێتی ناودڵەکەیان بۆ ئەڵڵا نییە بۆ خۆناساندنە بە خەڵک و فیزلێدانە بەسەر خەڵکە لە صحیحی مسلیمە دەچینە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم سەروەرمان شەفیعی مەحشەرمان فەرمووی سێ کەس لە ڕۆژی قیامەتە یەکەم کەسن کە حیسابیان لەگەڵا دەکرێ جەهەنەم بەم سێ چینە گڕدەدرێ یەکەمیان کابرایەکە کە لە دنیادا شەهید بووە بەدەستی کافران کوژراوە دەچێتە حوزوری ڕەب العالەمین خوا دەفەرمێ ئەی بەندەکەم من غیرەتم دا بە تۆ من شەجاعەتم دا بە تۆ من دڵی تۆم بەهێز کرد جەستەتم پتەو کرد شان و شەوکەتم پێبەخشی ئەی تۆ چیت بۆ من کرد دەڵێ یا ڕەب العالەمین قاتەلت فیکە لە پێناوی دینەکەی تۆدا لە پێناوی لا ئیلاهە ئیلا اللهدا جەنگام حەتا شەهید بووم منیش ئەوەم بۆ تۆ کرد خوا دەفەرمە کەذەبتە درۆزن درۆ دەکەی پەنا بەخوا ئەی درۆزن درۆ دەکەی لە پێناوی ڕەزامەندی من و بەرزی ئاڵای لا ئیلاهە ئیلا اللهدا ڕوحی خۆت بەخن نەکرد ئاگام لە دڵ و دەروونتە بەرچاوی خەڵکت خۆت دێنا و خۆت دەبر بۆ ئەوەی پێت بڵێن بەخوا جەری و شەجیع و ئازایە وقد قیلە پاداشتی خۆت وەرگرت لە دنیادا وتیان بەخوا فڵان کەس ڕەشید و ئازا و پاڵەوانە پاداشتەکەت وەرگرت ئێستا هیچ لە لای من نییە من ئەو هەموو شتەم بە تۆ بەخشیت و هیچت بۆ من نەکرد فریشتەکان وەرن لەسەر دەم و چاوی بن بۆ جەهەنەم پەنا بەخوا دووەمیان ورجل تعلم العلم وعلمه وقرأ القرآن کەسێکە لە دنیادا علومی شەرعی فێر بووە فێری خەڵکیشی کردووە خوتبەی بۆ خەڵک خوێندوێتەوە ئامۆژگاری و نەسیحەتی موسڵمانانی کردووە قورئانی پیرۆزی بە دەنگێکی زۆر خۆش و زوڵاڵ خوێندووە خوا دەفەرمێ ئەی بەندەکەم عیلمم دایتێ مێشکم فراوان کردی زمانم فەسیح کردی جەراعەتی قسەم دایتێ چوویتە سەر مینبەر دەنگم زوڵاڵ کردی نەبەڕاتی سەوتت خۆش بوو قورئانی خوات خوێن من ئەمانم هەموو پێبەخشی تۆ چت بۆ من کرد ئەیوە خوای جا منیش دینەکەی تۆم بۆ خەڵکە ڕاگەیان منیش قورئانەکەی تۆم دەخوێندەوە خەڵک فرمێسک بە چاویان نادەهات خوا دەفەرمێ کەذەبتە ئەی درۆزن تۆش درۆ دەکەی تۆش درۆت دەکرد بۆ خوات نەبوو بۆ ئەوەت بوو خەڵک بڵێن مەلای چاکە بۆ ئەوەت بوو خەڵک بڵێن عالمی چاکە بەخوا فەسیحە بەخوا خوێندەوارە ئاگام لە نێتی ناودڵەکەت هەیە هیچت بۆ خوا نەبوو کە قورئانت دەخوێن بۆ ئەوەی خەڵک بڵێن بەخوا دەنگی خۆشە نێتی ئەوەت نەبوو بەم دەنگە خۆشت قورئانەکە شیرین ترکەی لە دڵانە خوا ئاگای لە دڵەکەتە ئەی فریشتەکانی خوا ئەم عالم و مەلایە بێنن لەگەڵ ئەم قورئان خوێنە بیخەنە جەهەنەمەوە لەسەر دەم و چاو ڕایکێشن بە سوکایەتی ترین شێوە پەنات پێدەگرین یا رب العالمین سێمیان ورجل وسع الله عليه وأعطاه من أصناف المال كله سێمیان کەسێکە کە خوا سەرۆت و سامانێکی لە هەموو بارێکەوە داوەتێ لە هەموو جۆرەکانی ماڵ و سامان هەیەتی خوا دەفەرمێ ئەو هەموو ماڵم پێبەخشی لە دنیادا تۆ چیت پێکرد ئەویش دەڵێ ما تركت من سبيل تحب أن ينفق فيها إلا أنفقت فيها لك يا رب العالمين حش ڕێگایەک بۆ خزمەتی دینەکەی تۆ بوو بێ و فەقیر و هەژار ڕووی تێکرد بم دەستم نەناوە بەڕوویەوە لەکە لەبەر خاتری تۆ خوا دەفەرمێ کەذەبتە تۆش درۆ دەکەی بەخوا تۆش درۆ دەکەی ولكنك فعلت ليقال هو جواد بەس نێتت ئەوە بوو لەناو خەڵکە بە سەخاوەت و بە پیاوەتی و بە شەهامەت ناو دەرکەی وقد قیل پێشت وترا لە دنیادا وتیان بەخوا فڵان کەس پیاوێکی سەخی تەبیعەتە دەست بە ڕووی کەسەوە نانێ لە هەموو خێرێکە لە هەموو مزگەوتێکە ئامادەیە پێت وترا تۆ نێتەکەت بۆ من نەبوو بڕوات بە پاداشتی ئەم ڕۆژە نەبوو کە لێرە وەریگریتەوە بیبن بۆ جەهەنەم لەسەر دەم و چاو ڕایکێشن پەنا بەخوا بەڵام ئەگەر کەسێک خوای گەورە ڕەحمی پێکرد لە دنیادا خەڵک شاهیدی خێریان بۆدا بەس ئەم نێتەکەی خۆی لەگەڵ خوادا ساف کردبوو بەس خوای دەبینی خەڵکی نەدەبینی ئەوە موژدەیە موژدەی ئەوەی پێدراوە خوش قبوڵی کردو کردەوەکەت
ئەوە تا خەڵک شاهیدی خێرت بۆ دەدا. بۆیە ئەم ئینسانانە کە دەچنە قیامەت بە حیسابی خۆیان چاکەیان زۆرە، بەڵام وەک تراویلکەی بیابان وایە کە دەگەنەوێ ئاوەکە نییە، ئەوێ بە تینوێتی بڕۆن بۆ جەهەنەم. دووەمیان دەسەڵاتداری ستەمکار کە ئاواتی لە دنیادا ئەوەیە پارەی زۆر و پلەی بەرز، ئەوانەی کەوا بیر لە خزمەتی میلەت ناکەنەوە، بەس ئاواتێکیان هەیە پارەی زۆر لەسەر یەکنێن، پلەیان لە هەموو کەس بەرزتر بێ، بەڵام وەختێک کە پێی دەگەنە ئاخری کورسیەکە بانقەکانیان پڕ دەبێ و گیرفان لە دینار و دۆلار و یۆرۆ و ئەوانە هەمووی فولە، ئەمجا هەز دەکەن دۆڕاون، ئەمجا هەز دەکەن تینوێتیان نەشکاوە ئەوە تراویلکەی بیابانە، حەز زۆریان خۆزگە بۆ خواست کە گەیشتنە لووتکە پەشیمانن. ما ئەغنا عنی مالیە هەلەکە عنی سوڵتانیە. قورئان دەفەرمێت لە سەرمەرگە هاوا دەکەن ئای ئەو هەموو سەرۆت و سامانەی بە یەکمەوە ناهی سوودی پێ نەگەیاندم، بە کفنێکەوە بەدەستی خاڵی دەڕۆم. ئای ئەو هەموو پۆست و حیمایی کە لە دەورم بوون ئێستا ناتوانن لەحزەیەک بمجێڕنەوە بۆ دنیا و دیفاع لە کورسیەکەم بکەن. بەڕێزان ئەی کار بەدەستانێک کە خوای گەورە پارەی داونێ و پلەی داونێ، خوا بناسن، خزمەتی ئەم میلەتە بکەن. وەڵڵاهی تراویلکەی بیابانە زۆر ئاواتی ئەو کورسیە بێقیمەتە دەخوازن، وەختێک کە گەیشتنە سەری و بەجێتان هێرش دەڵێن خۆزگەمان بە فەقیر و حەماڵێکی بازار بکە. حەمەڕەزا شای ئێران ساڵی 79 کاتێک کە بە چەپڵەی میلەت دەریان پەڕاند، ئەو پیاوە ئەوەندە دزی لە شەعبی خۆی کردبوو، حەمەڕەزا شای ئێران فڕۆکەی تایبەتی هەبوو پێی دەچوو بۆ ئەمریکا. ئاخر ساڵ کەڕ و خا سەرۆکی ئەمریکا دەعوەتی بوو لە کۆشکەکەی خۆیدا لە تارەنەگە بینی بێتتان، شوێنەکەی دیاریکراوە ئێستاش دیواخانەکەی هەرماوە. ئەو حەمەڕەزا شایە لە ناو تایارەکەدا سیفۆنەکەی دوو لە ڕووی ئەوە کە سەر ئاوی لەسەر دەکرد لە زێڕی عارە 24 دروست کرابوو. ئەو زەمەنە ساڵی 79 24 ملیار دۆلاری لە بانقەکانی ئەوروپا هەبوو، 24 ملیار دۆلار. بەڵام کاتێک لە غوربەتە بە زەلیلی مرد 25 کیلۆی لە مابەوە لە مەراقە، بە چەپڵە دەریان کەوتیان نامانەوی، هەموو پارەکانیشی دەست بەسەرا گیرا ژەردرایەوە بۆ میلەت، بە زەلیلی لە حەوشەی مزگەوتێکان ناشتیان 25 کیلۆی لە مابەوە ئینسانە لە زەلیلی و لە داماوی خۆیدا. ئەمە دەرسە بۆ ئەو کەسانی کە ئەمڕۆ لەسەر کورسی دەسەڵاتن. ئەو پارانە هیچ کە منێرە بۆ بانقی ئەوروپا، وەرە بیخە خزمەتی میلەتەوە، ڕۆژێک کە پێی دەگەی دەڵی بەخوا تراویلکە بوو، هەر بە تینوێتی دەمری، هەر نایگەیە. سێیەم پارەی حرام، دنیای حرام. ئەو کەسەی کە دزی دەکات دەڵێ بەس لەم دزیەدا سەرکەوتوو بم، ئەم پارەم دەستکەوێ بەسمە. بەڵام بەخوا وەکو کابرا وایە کە لە جادەکە دەبینی ئاوە کە دەیگەیە هیچ نییە، ئەو دزە بیزانیە ئاخریەکەی بەو ماڵە وێران دەبێت دزی نەدەکرد، کە پێی گەیشتی دڵنیا بە خێری لێ نابینی. پارەی بەرتیل، پارەی غەش لە معاملەیەکە کابرات زۆر دڵی خۆشەڵە دەستی فڵان کەسم چاک بڕی غەشم لێ کرد، بەخوا غەشم لە خۆت کرد. پارەکەشت دەست دەکەوێت بەڵام بەخواتی نێتی ناشکێنێت. تراویلکەی بیابانە بەس ماڵوێرانیت بۆ ماوەتەوە، 100 خۆزگە دەخوازی ڕۆژە بلیا دەستی فڵان کەسم نەبڕیایە، بلیا ئەو غەشم لێ نەکردایە، بلیا بە حەڵاڵی کەم بوویایە و دڵم ئاسوودە بوویایە. ئەو کەسەی کەسێک بۆ پارە دەکوژێ پەنا بەخوا. هات چەند کەس دەبینین برادەری خۆی کوشتووە لە پێناوی دەفتەرە دۆلارە، بخوایە پێی تێر ناخۆیتەوە، دڵ و دەروونت ئارام نابێ، دڵنیا بە ڕۆژێک پەشیمانی دەچێژی کە گەیشتێ پارەکە دەستکەوت، ئەڵێ بەخوا تراویلکەی بیابان بوو، بەخوا بەس خەجاڵەتی بۆ دەمێنێتەوە. مەحوی شاعیری گەورەی کورد کاتێ لە ئەستەمبوڵ دەبێ، بینایەکی بەرز دەبینێ، دەنگی سەمای لێ دێ و خەڵک لە دەرگایەکەوە دەڕوا و لە دەرگایەک دەچێتە دەرەوە. ئەڵێ ئەمە مەعبەدی گاور و جوولەکەکان نەبێ لە زیاتی خواپەرستی بەس ڕەقس و سەما و دەهۆڵەوە بیکوتن. ئەمە چییە؟ ئەڵێن قوربان ئەمە تیاترۆخانەیە، ئەمە سەماخانەیە. ئەوە جەماعەتێ دەڕۆن سەما دەکەن و گۆرانی دەڵێن و لەو سەرەوە بە سەرخۆشی دەڕۆنە دەرەوە. مەحوی ئالەوێدا ئەم شعرە دەڵێ دنیا تیاترۆیە مەوەستە تیا بڕۆ، کێ مایەوە تیا کە نەبوو بێتڕۆ، پشتی کەدا بە پشتەوە بۆ پشکاندنە، ئەمڕۆ خواش کورتە سبەینێ برا لە ڕۆ. ئەو وەختەی دنیای حرام پشتیدا بە پشتەوە پشتت دەشکێنێ، ئەو وەختەی پارەی حرام هاتە ماڵەکەتەوە نیشانەوەی نەکبەتی گرتووی، ئەو وەختە خۆشحاڵی کە وەرت گرتووە بە دزی و بە فێڵ و بە بەرتیل و بە گەندەڵی. بەڵام بەخوا بەیانی برا لە ڕۆت پێدەخا، بەخوا تراویلکەی بیابانە ئاگادار بە.
چوارەم خۆشەویستی نێوان کوڕ و کچ بە نامەحرەمی و بە حەرامی کاتێک کوڕێک و کچێک یەکتر دەبینن چەند پەیوەندی ناشەرعی دوول لە ڕووی ئاهلی مزگەوت و ئەم کچ و کوڕە بە ڕێزانەی ئێمە بە نامەحرەمی دەچنە دەرەوە بە فەیسبووکە بە نامەحرەمی لە پشتی دایک و باوکەوە لە ژوورێکی داخراوە بە یەکەوە قسە دەکەن و ئەزانێت تینوێتی دەشکێ و ئەزانێت ئاوی زوڵاڵە بەڵام ئاخر یەکەی ئەزانێت تراویلکەیە بەس نەکبەتی بۆ دەمێنێتەوە بەس خەجاڵەتی بۆ دەمێنێتەوە بەتایبەت دوای ئەوەی کە بە حەڵاڵی بە یەک نەگەیشتن ئەو کچە تاماوە بەدبەختە شوو دەکا ئەگەر بە مێردەکەی دەڵێت چەند ساڵ لەگەڵ کوڕێکا بووم ماڵی وێران دەبێت ئەگەر نایڵێ غەشی لەگەڵا کردەوە دڵ و دەرونی خۆی دەسووتێ کوڕەکەش بە هەمان شێوە ئاگاهی ویژدان بێ بەس لە کۆمەڵگای ئێمەدا زیاتر کچ کوڕ بەسەر دەکرێت داماوە ئەو جۆرە خۆشەویستیە بۆیە شەرع حەرامی کردووە تراویلکەیە بەخوا ئاوی زوڵاڵ نییە تێرن ناکە بەدبەختت دەکا وازی لێبێنە پێنجەم عەرەق و موادی هۆشبەر ئەو عەرەقان پیسە ئەو موادی تریاک و مخەدیراتە خۆ کەس دەستکی دایکیان فێر نەبووە کابرا خەمی هەیە ئەڵێ وەرە تۆزی عەرەق بخۆینەوە خەم بەباکەین وەرە خۆت سەرخۆشکە وەرە ئەو موادە بچێشە خەمن نامێنێ بەڵام خەمی ئەسڵی ئالەوێەوە دەست پێ دەکا پەنا بەخوا لەو وەختەیەوە یەکەم قومل لێدا یەکەم مژل لێدا یەکەم دووکەڵی چوو بە مێشکدا لەوێەوە خەمی ئەسڵی دەست پێ دەکا وەختێ بۆ دەزانی ئاو بوو بە حیساب بەڵام تراویلکەی بیابان بوو حیزبایەتی مەبەستمەوە نیە کۆمەڵە خەڵکێک دەدەوری پەیڕۆ پرۆگرامێک بۆ ئامانجێکی دیاری کراو بۆ خزمەتی گەل و نیشتیمان بۆ گەیشتنی نێتەوە بە ئامانجێک ئەمە دەبێت لە هەموو وڵاتێکە هەبێ خۆم لە ڕووم دێ باسی حیزبایەتی بکەم سپاس بۆ خوای گەورە کە بەریم لە هەموو حیزبێک باسکردنی ئینسان لەسەر خۆی لەسەر مینبەر شتێکی ناشرینە بەڵام بۆیە دڵم با خەڵکێک بە ئێمە گونەهبار نەبێ ئێمە لەسەر مینبەر وتار دەخوێنینەوە غەیری ڕەزامەندی ئەڵڵا هیچ مەبەستێکی کەمان نییە خەڵک خێری دەستکەوێت نەخوا نەخواستە بە بوختان پێمان گوناحبار بێ هەمیشە وتومە بێبەریم لە هەموو حیزبی ئەم وڵاتە و هەموو جیهان هیچ ناسنامەیەک بۆ ژیانم ناوتە دەگیرفانمەوە تا دەشم خەنە قەبرەکەەوە نابێت ناسنامەی حیزبێک بێتە ماڵمانەوە بە تەحەدا و بێمنەتانە ڕامانگەیاندووە تا دەمان خەنە قەبرەکەەوە 150 دیناریەکی تەبع تا دۆلارێک و 100 دۆلاری داوینێ یەک ڕۆژ بێ لە سەر تەلەڤیزیۆن باسیکا بڵێ فڵان کەس کە وتاری بۆدان ئەوە ماڵەکەیەتی ئەوە عەرزەکەیەتی ئەوە خانووکەیەتی لێ وەرگرتووە بۆیە لە ڕووم دێت چونکە بێبەریم لە هەموو حیزبێک حیزبایەتیش تراویلکەیە گەنجێک دەبینی خۆی بۆ حیزبەکەی بەکوژ دەدا لە گەرما سەرگەرما ڕقی لە هەموو کەسە خۆی نەبێ ئەمە تراویلکەیە نەتۆ دەتوانی حیزبایەتی بکەی بە ئامانجێکی دیاری کراوە بەڕێیەکی مەشروع بۆ خزمەتێکی میلەتەکەت ئەبێ حیزبێک هەر لە وڵاتە هەر هەبێ حوکمڕانێک هەر وڵاتیش ئاوا دروست دەبێت بەڵام کەسێک وا بزانێ حیزبەکەی ئەو سەرۆکەکەی ئەو ئاڵایەکەی ئەو ڕەنگەکەی ئەو نەبێ ئەوەی تر هەمووی درۆیە دەبێ هەمووی زەربی سفر بکرێ بەو خوایە وەختێ بەخۆی دەزانێت ڕۆی دەکەن وەختی ئەزانێت لە پیریدا پەشیمان دەبێتەوە جا حیزب وەفای بۆ کەس نییە حیزبایەتی و ڕێکخرا و ئەوانە بەڕێزان من ئەوەندەی تێگەشتم تا ئێستای تەمەنم پەیژەیە دایمە خەڵکی خوارە کە لەسەری دەکەن بە پەیژە و کۆمەڵە خەڵک سەر دەکەون بۆ سەرەوە کە چوە سەرەوە گەیشتە ئاستی سەرەوە هەر ناشن ناسێتەوە تۆ چێ بووی ڕۆژانە ئەم خەڵکە دەکرێت بە پەیژە جا لە حیزبایەتیە ئینسانی سیاسی ژیر ئەوەیە خێرا خۆی پێش خەڵگاتە سەرێ خەڵکی بکەی بە پەیژە و خەڵک نەتکەن بە پەیژە ئەینا لە سیاسەت هاوایە یان خەڵکی دەکەی بە پەیژە یان دەتکەن بە پەیژە یان پێ لە سەری خەڵک دەنێ یان خەڵک پێ لە سەرت دەنێ ئەو بۆیە من نەفرەتم لە حیزبایەتی کردووە نامەوێت نە پێ لە سەری خەڵک نێم نە خەڵکیش پێم لەسەر نییە ئەو سەرە بۆ خوا نەبێ نابێنەوی بکرێ نایڵم قاچ کەسی لەسەر دابنرێ نایڵم زمانم بۆ هیچ حیزب و لایەنێک بکەوێتە کار ئیلا بۆ مەسلحەتی میلەتەکەم نەبێ بەڵێ حیزبایەتی ئاوایە ئەوانەی کە لایان گەرمە نەمان بینی هەیە 40 ساڵە بۆ حیزبێک هاوار دەکا دوایی لە یەک بڕیارەوە دەری دەنێن لە حیزبەکە و تڕۆی دەکەن و دەری دەکەن وەفای نییە حیزب بۆیە حیزبایەتی بکە بەڵام ئەوەندە تۆغ مەبە ڕقل لە هەموو خەڵکی تر بێ ڕقل لە دراوسەکەت بێ ڕقل لە هاونیشتیمانیەکەت بێ ڕقل لە هاوشاریەکەت بێ سلێمانی ڕقل لە هەولێر بێ هەولێر بێ ڕقل لە دهۆک بێ ئەوا مەبە بەشێک لە حەق لای تۆشە بەشێک لە حەق لای فڵان کەسیشە فڵان کەسیش حەقی پێیە فڵان کەسیش کوردە فڵان کەسیش خاین و جاژ نییە مەیبەخشەوە بەسەر خەڵکە ئەوەی لەگەڵ تۆ نەبێت دوژمنتە نە ئاوا مەبە ئەو حیزبایەتیش بەڕێزان ئاخریەکەی پەشیمانیە شاعیرێکی کوردمان هەیە مامۆستا کەریم شارەزا حەوێزی لە 8 دوی 95 شعرێکی جوانی نووسیوە ساڵی 95
کە گەرمەی براکوژی و ناکۆشی بوو کە بەداخەوە ئەم زروفەی ئێستاش ئەگەر عەسکەریەش پەلاماری یەکترمان نەداوێت بە چەک بە زمان کورد کەوتۆتەوە ژیانیەک. لە 95 مامۆستا کەریم شارەزای شاعیری گەورەی کورد ئەم شیعرەی لەسەر حیزبایەتی نووسیوە بە ناونیشانی ململانەی حیزبایەتی. سەردەمێکی چەند ئاڵۆزە، چەند شێواوە ئەدگاری ژینی ئەم گەلە، هەموو شتێکی گۆڕاوە کوردستانمان یاریگایەکی گەورەیە و جێی پێشبڕکێی سیاسەتە، جێگەی تەفرە و چاوەڕاوە، یاریەکی تازە بابەت لە نێو کورد سەری هەڵداوە، گەمەی سەیری ململانەی بیری تەسکی حیزبایەتی، یاریکردن بە باوەڕ و هەست و سۆزی کوردایەتی. هەر دەستەیەکی هەڵدەستەیە دەڵێم من حیزبی پێشڕەوم، گەلێک ڕاست و زانستیە ڕێگە و بەرنامە و پەیڕەوم، کۆمەڵەیەکی مارکسیم ڕێکخراوی دروستی چەوساوە و کڵۆڵ و برسیم، حیزبی چینی زەحمەت چێش و کارگەرانم، پشتیوانی ڕاستەقینەی ڕەنجدەرانم. هەندێ دەڵێن ئێمە حیزبی دیموکراتین، دژی بیر و هەڵسوکەوتی بیرۆکراتین، جەنگاوەری ڕێگەی گەیشتنە ئاواتین، فیداکارین، پێشمەرگەی ئاشتی و ئازادین، بۆ میلەتمان داهێنەری خۆشی و شادین. هەندێکی دی دەڵێن ئێمە حیزبێکی پێشکەوتن خوازین، دیموکراتی سۆسیالیستی، دوامۆدیری سەدەی بیستین، ڕێبواری ماندوو شەکەتی کاروانی ڕێگەی سەربەستین، ڕیشەکێشی دوژمنانین، ڕزگارکەری کوردستانین، دێنینەدی بۆ گەلی کورد کۆمەڵگەی داد و یەکسانی و ژیانێکی پڕ لە خۆشی و کامەرانی. دەستەیەکی تریش دەڵێن ئێمە حیزبێکی ڕابەرین، دڵسۆزی خوا و پێغەمبەرین، موسڵمانین، قورئان یاسا و دەستوورمانە، ڕۆڵەی باوەڕ و ئیمانین، تێکۆشەری بەبێ ڕیاین، حیزبی خواین. هەندێکی دی دەڵێن ئێمە میلەت و وڵات پارێزین، بۆ بەرگری لە خاچی پاچی نیشتیمان لە سەنگەری فیداکاری و مەتەرێزین، خەبات دەکەین لە پێناوی ئازادی و سەربەخۆیی کورد، گیانی خۆمان بەخت دەکەین بۆ دوژمنان نابین بەپرد. دەستەیەکی دیکەش دەڵێن نوێخوازین، مافی مرۆڤ دەپارێزین، دوژمنی ئاشوب و شەڕین ئاشتی خوازین. هەمووش دەڵێن ئێمە کوردین، جەنگاوەری ئازا و مەردین، خەباتگێڕی قارەمانی یەک مەیدان و یەک نەبەردین، لە ڕێبازی کاروانی ژین بە تەبایی دەبێ وەکو برا بژین. کەچی هەندێ لەو حیزبانە دەستەیەکن، پڕن لە کەسی شەڕخواز و گێرە شێوێن، هەڵپەرست و هەڵخەڵەتێن، بە کردداری چەوت و درۆ گەلی خۆیان کردەسخەڕۆ، بوون بە ئاگر بۆ سووتاندنی خەرمانی گەنج و ڕەنجی میلەتی کورد، بوون بە دز و چەتە و ڕێگر. ئەمەیە شارای دروێنەی کارە ساتی ماڵوێرانی، ئاکامی گەمەی دۆڕاوی سیاسەتی بێویژدانی، ئەمەیە ئەنجامی گەمەی ململانەی بیری تەسکی حیزبایەتی، دوژمنە گەورەی باوەڕی بەرز و پاچی کوردایەتی. فعلا شعرێکی جوانە لەسەر حیزبایەتی کە حیزبایەتیت کرد وا ڕۆمە چووە لە ناویە کە ئاخری فڕێیان دایتە دەرەوە لە ڕیزەکان بڵێ بەخوا تراویلکەی بیابان بوو. حوتەم خاڵی کۆتای وتارەکەمان کە ئینسان بە ئاوی زوڵاڵی دەزانێ، بەڵام کە دەیگاتێ تراویلکەی بیابانە هیچ نییە، چوونە دەرەوەی خاریجە. ئێستا بەداخەوە گەنجانێکی زۆر، خەڵکانێکی زۆر کوردستان بەجێ دێڵن. ئەو کەسەی بە گیرفانی خاڵیەوە دەڕوا هیچی لە گیرفانان نییە، هەیە خانووەکەی هەیەی هەموو سەرۆتەکەی خانووەکەیەتی بەنیوە قیمەت دەیفرۆشێ بڕوە. لێرەوە ئەوروپا بە بەهەشت دەبینێ، بە بەهەشتی خۆشگوزەرانی دەیبینێ. بەڵام وەڵڵاهی ڕاستیەک دەڵێم، ئەگەر ئینسان بۆ خوێندن بچێ بۆ ئەوروپا و ئەمریکا حتا بڵێ کارێکی چاکە، بچی لەوێ شەهادەی بەرز بخوێنی، ماستەر و دکتۆرا بخوێنی، بەکەلەریۆس بخوێنی، حتا بڵێ چاکە. وڵاتانی پێشکەوتوو زۆربەی وڵاتی دنیا خەڵکی خۆیان کە لەناو خۆدا دەخوێنێ پارەی لێدەستێنن، کە دەچێت بۆ ئەمریکا و ئەوروپا و ئوسترالیا پارەی دەدەنێ، لەم بڕۆ بخوێنە، پارەی وڵاتەکەت پێشکەش دەکەین بەس تۆ شەهادەی بەرز بێنەوە. بۆ خوێندن و بەدەستهێنانی شەهادە ئەوروپا و ئەمریکا بەرەکەتە.
کەسێ پارەی هەبێ و سیاحەت بکە و بۆ گەشت و گوزار بچێ شتێکی باشە وەڵڵی کە هاتی و نیشتیمانی خۆت خۆش دەوێت زۆر جا بە برادرانی حکومەتم و تۆ چێ زۆر ڕقی لەم حکومەتەیە بینێرە مانجێک لە ئەوروپا بێت ساڵێک لە ئەوروپا بێت هاتەوە کوردستانی خۆش دەوێت فێری یاسا و نیزام دەبێت حکومەتی بەلاوە گرنگ دەبێت بەڵام بەڕێزەکەم تۆ دینارێک دۆلارێک لە جیفانتان نییە گەنجێکی بەڕێزی بە باوکت قەرز دەکەی قەرزی ئەملاولا دەکەی دوو مناڵی ساوە دێنی دەیخەیتە دەریای ئیجەوە دەیدەیتە دەستی کەسێک کە قاچاقچی ئەوانەی قاچاقچین زۆربەی هەرە زۆریان ڕەن بە تاکوتەرا لەناو قەت مطلقاً ئینسان قسە نەکا باشە بەڵام زۆربەی هەرە زۆری ئەوانەی قاچاقچین نە دینیان هەیە نە ویژدانیان هەیە نە نیشتیمانیان هەیە هیچ شتێکیان نییە تەنها چاویان پارە دەبینێ چۆن دڵت دێ مناڵی ساوای خۆت دەیتە دەست چووپێکەوە بتخاتە دەریایەکی ڕەشەوە لە تاریکی شەوە دواتر چەند کەسەیە منداڵەکانی خنکان و هاتەوە کە گەیشتیشی ئەوروپا بەو خوایە بەڕێزان بە گیرفانی خاڵی ئەوەی لێرە هەر کلێکار بوو بێ بەو خوایە لەوێش هەر کلێکارە ئەوەی لێرە هەر بە نانسکی ژیا بێ لەوێش هەر بە نانسکی دەژیە وەختێ بەخۆی دەزانێ ئەوروپا ئەو بەهەشتە نەبوو کە چاوەڕێی دەکرد کە گەیشتیشی تراویلکەیە تینوایەتی ناشکێ وەختێ پێگەیشتی سەیەکەی تراویلکەی بیابان و پەشیمانیت بۆ دەمێنێتەوە بەداخەوە گەنجی وڵاتی ئێمە بە قەناعەتە بەڵام ئەوەندەی خزمەت نەکرا کە نیشتیمانەکەی بەجێ نەهێڵێ مامۆستا شێرکۆ بێکەس خوا لە ئێمە شوورەویش خۆش بێ کاتی خۆی شعرێکی جوانی هەبوو لەسەر چوونی گەنجان بۆ دەرەوەی وڵات شێرکۆ بێکەس دەڵێ من چیم دەویست لە نیشتیمان جگە لەوەی کەنانێک و کە کونجێکی دڵنیایی و ژیرفانێکی بە حرمەت و مشتێ هەتاوی ئارام و بارانێکی خۆشەویستی و پەنجەرەیەکی کراوەی سەر ئازادی و عەشقم باتێ من چیم ئەویست لەوە زیاتر و نەیدامێ بۆیە ئیتر نیوە شەوێ دەواازەکەی مشکاند و چوومە دەرێ بە ئێجگاری چوومە دەرێ ئەو کەسانش کە لە ئەوروپان ئەلحەمدوللا زۆر بەتان شانازیتان پێوە دەکەین کە ئینسانی بەڕێزن دیندارن لەوێوە دێنەوە خۆتان دەگەن ئەم مزگەوتانە و ماڵی خوا ئەو کەسەش کە دەست گەیشتە ئەوروپا ئاگال لێبێ دینەکەت مەدۆڕێنە ئەخلاقی بەرزی کوردایەتیت مەشێوێنە زۆر بەداخەوە خەڵکێک هەیە ئێستا کە دەگاتە ئەوروپا لەم ڕۆژانەدا برادێک پرسی پێکردم وتی ڕێکخراوە گوتویانە بە ماڵ و منداڵەوە بە مەسیحی دەبین بۆ ئەڵمانی ئیقامەت بۆ وەردەگرین من دەچم دەبم بە مەسیحی واز لە دینی ئیسلام دێنم بەڵام کە گەیشتمەوە موسڵمان دەبمەوە دروستە براوە دوو جار خیانەتت کردو بە دینی خۆت خیانەتت کردو بەو وڵاتەش کە تۆ بە حساب واز لە دینی خۆت هێناوە درۆشی لەگەڵا دەکەی خیانەت بەو وڵاتە مەکەن کە تیانیشتە جێن هەیە پەنا بەخوا ژنەکەی دەبا لە محکەمە تەلاقی ئەدا بۆی دوو مەعاش وەرگرێ ئەڵێ خۆ من لە شەرع تەلاقم نەداوە هەر لە محکەمە تەلاقم دا وەڵڵا فرد بەو ژنەوە نامێنێ نەوەڵڵا فرد پێوەی نامێنێ نابێت فێڵ لە دادگای وڵاتێکی کە ئەمانت دەداتێ ئەبێ ئەو وڵاتانە بڵێن ئەشهەدو بالله ئەم کوردە موسڵمانانە کە هاتوون ئیسلاحەتمان کردووە لە دەستیان نەک فێڵی وا بکەی دادگاکەی وێ هێشتا پێی نەزانی بێ ژنی خۆت تەلاق دەی بۆی مەعاششکەی هەبێ لەولاوە بیکەی بە بێوەژن و شەویش لەگەڵ یا بخەوی لە کونجێکە بەداخەوە ئەوانە لە ڕەفتاری میلەتی کورد نین نابێت لە ئێوەی بەڕێز لە دەروی وڵات بۆشێتەوە فێری دووشت بن هێمنی و لەسەر خۆیان ڕێزگرتن لە یاسا و قانونیە بەمەوە بگەڕێنەوە فێری علم بن فێر بن منداڵەکانتان بخوێنن بۆ ئەوەی کوردستان کە هاتنەوە خزمەتێکی پێ بکەن داواکارم لە خوای پەروەردگار یا ڕەبی خوای پەروەردگار لە تراویلکە و لە سەرابمان پارێزی لە ئاوی زوڵاڵ بێ بەشمان نەکەی خوای پەروەردگار لە ئیسلامەکە زیاتر شارەزامانکەی خوای ڕوو نور و ڕۆشنایی خۆت بخێت و دەروونمانەوە بیخەیتە ماڵەکانمانەوە شیفای نەخۆشیەکانمان بۆ بنێری یا ئەڵڵا شیفای هەموو نەخۆشەکانمان بۆ بنێری ئەوانەی دڵبەخە من دڵخۆشیان کەی ئەوانەی ناڕەحەتی دەرونیان هەیە دەرگای ڕەحمەتیان لێ بکەیتەوە یا ئەرحەم الراحیمین دەرگایەکی خێر لەم میلەتی کوردە بکەیەوە لەناو خۆماندا تەبامان کەی خوای عاقبەتمان بەخێر بژێڕی یا ڕەبی خوایە داهاتووی ئەم میلەتە عاقبەتی خێر بێ چی خێرە بۆ دنیا و قیامەتمان ئەومان بۆ قەڵەم لێ بدەی ئەوە بێنە ڕێگامان لە هەموو شەڕ و بەڵایەک خوایە خۆمان ماڵ و منداڵمان وڵات و نیشتیمان و کوردستانمان پارێزی هەر کەس دیفاع لەم کوردستانە لە ئەمن و ئەمانی هەم وڵاتە دەکا خوایە ڕەحمی پێ بکەی لە دووبەرەچی ناوخۆ و لە فیتنەی ناوخۆ یا ئەرحەم الراحیمین بە دوورمان کەی لە پیلانژێڕانی دەوروبەرمان یا ڕەبی خوایە ئەم میلەتی کوردە پارێزی آمين آمين والحمد لله رب العالمين. يا أيها الذين آمنوا
إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون